لە ژیانم گردنی و کەس ئازاد ناکەم. پێمان خۆشە لێمان بدەن لە کەس نەدەین و لێمان بخۆن لە کەس نەخۆین. لێی نابرم بشفڕی. حەزمە کڕۆکە ئەو خەڵکەی بژم ژیانی بکەم و فێرە ئیش ببم محتاجی کەس نەبم. بەرەو جەژنی قوربانە چین خەڵک گردنی یەکتری ئازادەکان کەس هەیە گردن ئازاد نەکردێت بتوێت لەم جەژنە گردنی ئازاد بکەیت. بێگومان مرۆڤ لە تەواوی ژیانی ڕەنگە هەندێک شت بێتە ڕێککە بەدڵی نییە یاخود چەند کەسانێک ڕەنگە هۆکار بنەوەی تۆ بە شتێک نەگەی بەڵام لە لای خۆمەوە گردنی هەر هەموو کەسانە ئازاگەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە غەدرێکیان بەرامبەرکردم یان ناخۆشیێک لێرەوە گردانی ئازاد نەبێ هیچ کات ڕق لە دڵ نەبووم. لە ژیانی خۆشتانی بڵم هیچ چۆڕۆکێک یا بابەتی واد نەبووە کەسێک کە نەتەوێت قەت لێی ببووری یاخود قەت گردنی ئازاد بکەی شتیوا هەبوویان نا شتیوە نەبووە بڵێم شتەکەم زۆر بەلاوە گەورە بووبی پێ بڵێم لە ژیانم گردنی و کەس ئازاد ناکەم چونکە مرۆڤ شایستەیەوەیە کە یعنی مرۆڤ شانی ئەوەیە کە هەڵە بکە. ئەمە بەخۆ تیرەچین یعنی لە تیرەیمە تیرێکی عەزمان لێیە و هەرواش بووینە نەقەدرێ لە کەس دەکەین نەنانی کەس ئەخۆین نە کەس حاز دەکەین پێمان خۆشە لێمان بدەن لە کەس نەدەین و لێمان بخۆن لە کەس نەخۆین و عاجزمان بکەن کەس عاجز نەکەین. بەڕاستی ئەگەر شتەشمان لە دڵ هەبی ئێمە بەوپەڕی دڵەکی فراوانەوە وە سینجی خۆشمان والا کردووە بەو سینگە فراوانێکەوە ئێمە باوەشی برایەتی و سۆز و خۆشەویستی بکەینەوە بەرامبەر ئەوەی کە کەسێک خوا نەخواستە دڵی لە منێشابێ ئەگەر مەهماکان ئەویش تاوانبار بێ چونکە دوشتی لێک جیاوازن زۆر کەسێ ڕق و چینە لە ناو دڵی هەرەگری ئەڵێ کاکە ئەوە ئیوە ئەو غەدری لێکردنەوە لەگەڵ ئەوەشدا ئەمان ئەوەی ناڵم ئەگەر غەدریشی لێکردن بەمبی ئەم بسمۆکنەوەی دەستی و ماسکە بەمبی بسمۆکنەوەی باوەشی پیا بکەم. مرۆڤ تا لێبوردە بیت جوانە بەڵام هەگەر تەن مرۆڤ چەند بەڕەحم بی چەند بە سۆز بی لە ڕۆژگارێکی وە ئەمڕۆ زیاتر ئەشکێ لەوانەیە منیش لە ڕۆژێک لە ڕۆژان لەلایەن هەندێک کەساکانی ئازیز بە شێوەیەکی خراپ شکاندرا بووم یان سەر خۆمدا بەڵام مرۆڤ تا لێبوردەر بوو چونکە لە دینی ئیسلامی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ لێبوردە بیت مرۆڤەکان گوناحەکان بەس سەرڕای هەموو گوناحەکی تاوانەکیش خوای گەورە لێبوردەیە بۆیە ئێمەش مسلمانین لەسەر دینی ئیسلامی پیرۆزین بۆیە لەسەر ئێمەش فەرزە کە لێبوردە بین. کاکەمە من ڕاستە لێبوردەم هەمیشە بەڵام کەسێک کە لە نێو خەڵک دژی تو بوەسی تۆوە زەحمەتە ئانی نەجارێک نە دوو جار ئەمە جارێک دوو لێبورم بەڵام جاری سێ لێی نابوور. کەس هەیە لێی نەبووری یا شتێک بێت لە بیرت نەچێت لە لێی نابورم بشفڕی چی ڕۆکە لێمان باس بکە بزانین کە والله ڕۆکە لە ناو گەلی عەلی بەجی ڕوویدا هەندێک شت ناکرێت لە پێش ئەوەی باس بکەیت کێشەیەکی گەورە دروست بوو بەس هەندێک جار بارودۆخەگانە لێک تێ ناپەڕی یعنی گردنی ئەو کەسە ئازاد نەکردو نەخێر ئازای ناکە. ئەمە زمانی خۆم ئیشمە کرد لە دوکانەچی تەبا بووین برا بووین بەس ئیدی نازانم ئەمە لۆ لێک بووینەوە وە لۆش ڕۆیشتم کە ڕۆیشتم ئەلحەمدوللا بەدەستێکی ئەمین و بەسەرێکی برن ڕۆیشتم وعدمدا زۆری عادز کردم کە گردنی ئازانەکەم ئەرێ وەڵا نا حەزم نەئەکرد بڕۆم لەکنی یەک دووش کە نا حەزی من ئەوە بوو نەڕۆم فێرە ئیش ببووم وە سێمیش هیچ گوناح و تاوانێکم نەبوو تازە وێ ڕائگەیشتم فێرە ئیش ببووم چاوم ببوون و خەڵکەکەمە ناسی حەزمە کڕۆکە ئەو خەڵکەی بژم ژیانی بکەم و فێرە ئیش ببم محتاجی کەس نەبم بەڵام کە ڕۆیشتم و لێک عادز بووین هەندێک شتم لە دری دروست بوو عقدەک دروست بوو کە گردنی ئازانەکەم بەڵام ئیدی تەمەن و ژیان وا لێ هات بەڕاستی گردنی هەموو لایەکی ئازا بکەم گردنی ویش ئازا بووە و هەزاران ڕەحمەت لە داکم جێی فیردەوز بی جێی هەموو مردیان فیردەوز بی نسحەتی وی ئەوە بوو لۆ من گردنی ئازاکەم بەڕاستی پێش مری گوتی گردنی ئازا کۆ دەگەی پێکوەرەوە گردنی وی ئازابی و گردنی داچشم ئازابی ئەوش گردنی مە ئازا کردبی ئینشاڵڵا.